خۆشویستانی ڕۆژێکی نسڵاوتان لەبێت ئێمە لە سێمین فستیڤاڵی مەولاناین وەکووە بینێن بەشێکی زۆر لەو کۆشک و براند و بازرگانیانی کە لە نێو فستیڤاڵەکەیان بەڕاستی هەمیشە لە کێبڕکێوەیان باشترین خواردنەکان پێشکەشی ئەو میوانانەکەن کە دێنە نێو فستیڤاڵەکەەوە زیاد لە 100 براند هەمویان کار بۆواکەن باشترین خزمەتەکان پێشکەش بکەن. دیارە بێگومان وەکو دەبینن لێرەیە گەستی گۆشتی خۆماڵی مریشک هەیە ئەمەیە بەڕاستی تا دێت مەسەلەن هاوڵاتیان ڕووەکەنە نێو فستیڤاڵەکە بۆی کەشێکی تایبەت و هەرام بڕخسەن سڵاوتان لەبێم کاتتان باش لەگەڵ فستیڤاڵەکە یاشوە سپاس بەخوا زۆر باشین ئەلحەمدولیلا. خواستی خەڵک لەسەر خواردنەکانی ئەوە چۆن؟ وڵای خواردنی فرێژ عادەتەن هەر خواستی تایبەتی لەسەر ئێمە ئەلحەمدولیلا هەموو شتەکانمان فرێشە. گۆشتی خۆماڵیە گۆشتی خۆماڵی باشە. لەگەڵ گەسە چی و چیتان هەیە؟ خواردنەکان مەوەسێ مەڵێ پاستامان هەیە، ڕیزۆمان هەیە بە سێ جۆر بە کەنتاکی بە گۆشت بە مریشک، پیتزامان هەیە، ساندویچمان هەیە کە تایبەت بە خۆمانە شتێکی جیاوازە ساندویچی بەرگوڵ فنگر ئەم بابەتانەمان خوا لەشتان ساڵ بێگومان وەکو دەبێنن قەرباڵخێکی زۆر لە هێشتا سەرەتای فستیڤاڵەکەش بەڵام خەڵکێکی زۆر هاتوونە تێرە پەیتا دەیانەوێت خواردن و تامە جیاوازەکانی نێو فستیڤاڵەکە تاقیب بکەنەوە وەکو دەیبێنن هەموو ئەو خواردنانی لێرە هەن خواردنی فرێشن ئەمانەتە ناوەکو نمونەیەک دانراوە لە نێو فستیڤاڵەکەەوە هەندێک جۆری لە بابەتی شەربەت و شتی جیاوازە بینەمەوە ئەتوانن پێم بڵێن ئەمانە چی و چین و پێکاتەکانیان چی و چی تایە؟ گان ئەو بلو هاوایە ئەوە میکسبێریە باشە ئەوە شتێکەڵە ئەمانە چین یعنی چی و چی؟ یعنی لیمۆ لەگەڵ سیرۆپی فەرەنسی لەگەڵ دانا لەگەڵ سپرایس ئاوی غازی جگە لەمە شیرینی و کاپ ئەوە وافڵە ئەوە منی بانکێکە ئەوە وافڵکە بە خۆمان لی کافێ براندی لوبنانی هاتین بۆ فامیلی مۆڵ سەردانمان کرد بۆ فستیڤاڵی مەولانە. وەکو دەیبێنن بەشێکی زۆر لەو خواردنان لێرە لە پاکێجی زۆر تایبەتە پێشکەشی میوانانەکرێت و خەڵکێکی زۆریش ئارەزویان لەوەی ئەو خواردنانە بخۆن کە هەم خواردنی فاستفودن هەم زۆر جوانن. ئەگەر هاوڕێم تاکەنامە بتوانێ بیبینێ هەندێک لەو خواردنانە ئەوەندە پاکێجین و شێوازی پێشکەشکردنیان جوانە پیاوە حەزەکات بیان خواست. ئەکرێ پێم بڵێ چەند جۆر خواردنتان هەیە؟ بەخێر بێن خواردنەکانمان چەند جۆرێکن بابەتی ڕیزۆمان هەیە بەرگرەکانمان سماش بەرگرە بۆنلەس چکنمان هەیە سەمی مریشکە کەنتاکیە و چەند جۆرێک تر جبسی دۆری تۆ سوشمانێکە مریشی خرێتە سەرۆکە. فستیڤاڵەکە چەند گرنگە بۆ ناساندنی بەرهەمەکانی ئەوە؟ زۆر گرنگە خەڵکێکی تازە هەیە کە نازانێت شوێنەکان کوێن و چیان هەیە لێرە ئەمان ناسن. بازار باشە شکور لەخوا بەزیار دەستا. دیارە بێگومان لەگەڵ ئەم خواردنە فاستفودانەشە بێگومان خواردنی کوردەواری هەیە وەکو دەبێنن یاپراخی گەڵامێ و یاپراخی سەڵق یاپرا بریانیە چەندین جۆر بریانی شفتە و تر هەموو ئەو بوارانی کە لێرە هەیە دەیبێنن شیرینی جۆرا و جۆر هەیە بێگومان ئەوەی کا دێتە نێو فستیڤاڵەکەەوە بە شیرینی جۆرا و جۆر بۆنمە خەڵکێکی زۆر ئارزویانە کە دێن بۆ فستیڤاڵەکە بەستەنها شیرینی داخیگەمیان خواردنەوەیکی زار تاقیکەنەوە ئەوە بۆ خۆی واکات کە بژیت واکات کە فستیڤاڵەکە ئەوەندەی تر جوان و ڕازاوە بێ. ئەکرێ پێم بڵێن چیتان هەیە ئێوە ئەو خواردنانی کە پێشەشەکەن چی و چین لەگەڵ کێ قسە بکەین؟ یەکێکتان قسەمان بۆ بکەن چی و چیتان هەیە پێمان بڵێن. پیتزا هەیە لێرە؟ بەس پیتزا هەموو جۆرەکانی پیتزا لێرە؟ پیتزا و پاستا بە هەموو جۆرەکانیەوە؟ فستیڤاڵەکە چۆنە بازار چۆنە؟ باشە لەخوا وەکو دەیبێنن بەڕاستی جۆرا و جۆری خواردنەکان لە نێو فستیڤاڵەکەی ئەوەندەی تر یعنی گەرموبڕی فستیڤاڵەکەی دەخستووە. مامە گیانە بکاتت باش حەزم کرد بووی هەندێک کەسی دێتە فستیڤاڵەکە بەڕاستی شتی کوردیش تاقیقات ینی کوفتەی کوردیە کوپەی کوردیە زۆرێک لەو خواردنانی کە لێرە هەن یعنی تێکەڵن لە هەموو جۆرەکانی ئەو بەرهەمانی کە لێرە هەیە. تەماشاکەوەی کە دیتە بەردەم هەر کۆشکێک لێرە مێنوەکەی داناوە پێتەڵە چیمانەیە باشە ئەوەم لێرە نووساوە مەقلوبە
مینی پانکیک چوزانم چوکلێتی زیادە چیترتان هەیە شتێکمان بۆ باسکەن ئەم شوێنە ئێوە چی و چیتان درینکمانەیە باشە. لەگەڵ کوکیس ئەو بابەتانەمانێ بەعام سپێشەڵ شتەکە خۆشە باشە. لەگەڵ مەخۆبە گرنگی ئەم جۆرە فستیڤالانە و واروەها میدیایەکی وەکو کورسات لە پشتی بێ و خەڵکێکی زۆر ئاوادێت بۆ ئێوە چەند گرنگە وڵا گرنگە بۆ ناگە خەڵک بڵاندی خۆی هەیە لێرە دەری شتێکی زۆر مەزبوط و چالیان ڕوانینە هەر کەسە و شتێکی ئیشێکی تازە هەبێ لێرە دەریخا شتێکی مەزبوطە خەڵک زۆر بین زۆر فیستیڤالەکە بەعام زۆر ڕێکوپێکە و دەست پێم لایش واتە بازار باشە پێی پاکێجی مناڵیشتان هەیە ڕۆژمانەیە بۆ مناڵەکان لەگەڵ گەڵەش دەست ئەوەی کە لەم فستیڤاڵی بینی بەڕاستی یعنی تۆ تەماشاکەن ئەوەی تۆ پێت خۆش بێ لە فستیڤاڵەکە هەیە واتە ئەگەر لەوانەی پێت خۆشە لە فەیەک تاقیقی تۆ لەوانی پێ خۆشە شتێکی کوردی بخۆی ئەوە تا هەموو شتێکە با بێمەلاتەوە شتێک بڵین و ئیشیش بکەین باشە سڵاو لێبێت منەمە بەڕاستی هەموو لە فەیەگەیاوە لە فەی گۆشتی فرێشە ئەمە مریشکە ئەمە جگەرە ئەمە قیمەتیتان هەیە ئەم خواردنی شعبیمانە یعنی لەفە کوب بۆ گۆرەک و کەنتاچی و یا پراخ و براهیم شتەکەم ئەمە مشەکەلی هەرچی هەبێ هەمانە خواردن فستیڤاڵی هەستەکەم کۆتان کوردەوە زۆرتی خواردنمانێ زۆردی خواردن بەڵێ چەند جۆرەکە زیگی 16 نوع خواردن بەڵێ ئەوەی حەزی لێوێ لێرەی خۆی ئەوە نییە بڵێ ڕۆمە و شتێک نەبێ نه هەر بە لە فەش نیە بە قاپیشەمان باوەڕکە بەس سەر و پێ نابین بە فستیڤاڵەکە ئەوی شوێنی ئینشەڵڵا لەبەرەی گەرمایەکی ناویشتان نەبوو زستان بێوی شوێن فستیڤاڵەکە چۆنە بەلاتەوە بەخوا بەزیادە زۆر باشە ڕابڕێ ئەمە دووەمی جارێمە بەشداریەکەین سوپاس بۆخوا ئەیبینی زۆر سات چۆنە بینی لەم فستیڤاڵە کورسات جێپەنجەی دیارە لێرە بەڕاستی دەستان خۆش بێت لەشتا خۆش بێت بێگومان وەکوی بێنن بەڕاستی خەڵکیش بە هەتا دێت ئارەزویانە لەوەی کە کەشێکی ئارام لە ڕووی دەرونیەوە لە ڕووی بابەتی فێنچینەوە فستیڤاڵەکە لە بەرەی وتمان پانکی ئاوپڕژێن هەیە خواردنی کوردەواری هەیە لە هەموو بابەتەکان هەیە خواردنی ئێرانیش ئەمە قورمە سەبزی ئەوە نیە ئەوتان قورمە سەبزیش هەیە و زۆر بواریتر لە نێو فستیڤاڵەکەیە بوونیان هەیە پاستا یعنی ئەو خواردنی کە بەشێکی زۆر لە مناڵەکان حەزیان لە حەزە لە پاستایوانە زۆری خۆی پاستا هاتی بۆ فستیڤاڵەکە وڵاتا کوشتمانێ لێرە کۆشکیشتانێ پاستاشە خۆی لەگەڵەوە بێگومان پاستا و زۆر بواریتر لێرە بە شێوازێکی پاکێژینی زۆر جوان ئامادە ئاگرێت ئەمەی کایبێنن زبە قوربان وەرە قسێکمان بۆ بکە بە شێوازێ چۆنە فستیڤاڵەکە بەلاتەوە چۆنە زۆر باشە زۆر باشە زۆر شتێکی مۆدرین هەیە بەڕاستی کەشێکی تەواو خێزان کەشێکی لە باری زروپی ئێستا زۆر زەرورە ئەمە زۆر زەرورە زانی بۆ یعنی زۆر جار ئێمە لە کۆمنت پێمان دەڵێ هەموو شتێک بوو بە خواردن بوو بە فستیڤاڵ بۆ ئەم شارە شەنە گرنگە زۆر زۆر پێویستە ئەم ساوانە ینی پەرەی پێ بدرێت خاستە بۆ ئەمڕۆ زۆر زەرورە زۆری زەرورە چکە لەبەر خەڵک زۆر بێتاقەتە زۆر باری ژیانی ناخۆشە جا بەبەت دەری ئەبرێ و دەستخۆشیلەوەکە فستیڤاڵەشی ڕێخستەوە نرخەکانیشان وەڵای هیوادارم هەرزان زانە بێگومان کردووە لە هەرە باش کاکە یاخوا دەستە خۆش بێ وریای ئەو منداڵە بە لە پشتەوە کە ناموجان تۆزە گوەرە ئەم لاوە بێگومان فستیڤاڵەکە خەرەباڵ یعنی ئەگەر ئاگادارە مەکردایەوە بەسەر مناڵێکی شاکەوتی لەبەرۆی ئەوەندە جمەیدی ئەوەندە خەڵک هاتوۆتە فستیڤاڵەکەەوە هەتا دێت ڕادەی هاتنی خەڵک بۆ فستیڤاڵەکە ڕوو لە زیادبوون یعنی تەماشاکە هەندێک بابەتی بۆ نمونە شەربەتی جۆرا جۆر هەیە هەموو ئەم بابەتانی کە لە نێو فستیڤاڵەکە خواردنی دەریایی هەیە گوێچکە ماسی هەیە کە ئایخۆن خەڵکێک یعنی کێتە نێوە من فستیڤاڵەوە ئەوەی کە جێگەی دڵخۆشی و ئومێدە نرخەکانیشە وەکو لە سەرەتای فستیڤاڵەکەش ئاماژیان بێکرد نزیکەی 600 هەلیکار لەنێ ئەم فستیڤاڵەیە ئەڕەخسێت و 250 هەلیکار ڕەخساوە 750 ڕەخسەوە واتە بە درێژایی بەڕێوەچوونی ئەم فستیڤاڵە هەلیکاریشدا با بڵێن ئەڕەخسێت بۆ گەنجان گەنجەیەت ڕەنگە لەگەڵ ئەم براندانەیە خۆی بۆ خۆی قسە بکە بڵێ ئەگەر من بمەوێ کار بکەم توانم واتە زۆریان ئەو بڕیاریان داوە کە کۆمەڵە گەنجانێک وەرەگرن بۆ ئەوی کار بکەن لەبەرەوە زۆر گرنگە ئەم جۆرە فستیڤاڵانە بۆ ئەمڕۆ لەبەرەوەی وەکو باسییان کرد ئەو کاکەوتی خەڵک ماندووە ئارەزوە کاتکەشێکی تاوا ئارام بەسەر بەرێت و ئەمە بەشێک بوو لەو فستیڤاڵانەی کە هەیە و لێرە شایبینن ئەها گەرمەشامیش هەیە تا بۆ مناڵە چاوگەشەکان کە دێن
سەرجەم گەنمەشامێ جۆرا و جۆرەکانیش لە ڕووی شیرینی و کە لە سینەما هەیە لێرەش هەیە واتە هیچ شتێکیان نەهێشتۆتەوە بۆی هاوڵاتیان سڵاتان لێبێ یەکێکتان باشە شەربەت هیچی و چیمان هەیە شربەتە فرێشەکانمان شەربەتی لیمۆ و پرتەقاڵمان هەیە شەربەتە ئەوانەی تریش کە ئەزبەریدن تامی هەنارە پرتەقاڵە مێوژە بلوبێری و مۆزە شەربەتەکانمان فرێشن ئەڵێنەوە معانەتی خەڵکەکەمان کردووە لەبەرەوەی شتی ناتەندروست زۆرە اینجا ئێمە دەستمان کردو بە شەربەتی فرێشەکان بۆیە خەڵک چەند جۆر گەرمەشامیتان هەیە گەرمەشامەکانمان سێ جۆرە سادە کارەمیان بە پەنیر دەست خۆش بێگومان دوایین شتێک کە پێم خۆشە بیبینین لێرە ئەو خواردنە دەریایەکەی ترەمە گوێچکە ماسی و چی کوفتە خێران باسکەنەمە چی ئەمە مامۆستا ئەمە خواردنی دەریاییە ئەمە میدیە دێژن گەلمە باکوور لێرەجی گۆشکە ماسی دێژن خواردنی دەریاییە ئەماجی چی کوفتەیە ئەمجی خواردنێکی باکوورە تایبەتە بەڵێ پێ ساوار دروست کە نزیکەی 25 سیدانە بەهارەت کەونادا ئەمە لێرە چۆنچۆنی ئەخوریەوە ئەمە مەسەڵە لێرە ئەوەکە مامۆستا لیمۆن دەخن سەردا پێشاوازێ نافدا برنج هەیە گۆشتی گۆشکە ماسی سۆسێکی تایبەت لێ دروست کردنەوە تای خواردنێکی باکووری تایبەت ئەمە بازار باشە فستیڤالەکە چۆنە باشە زۆر باشە زۆر باشە زۆر باشە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن یەکمان ئەمە بەشێک لەو کۆشک و بازاڕانی کە لە نێو فستیڤالەکە هەیە و ئەمڕۆ کەعکاتە پێنجەم ڕۆژی فستیڤالەکە بەڕاستی کەشێکی زۆر تایبەت تا دێت خەڵک بڕۆ کاتە فستیڤالەکە ئێوەش لەماڵەوە دامەنیشن ئەزانم ئێستا ئەم بابەتە لە بەرنامەی ڕۆژێکی نوێ ڕاوبەیانیە بۆ ئێوارە بڕیار بن پلان دابنێن بێن بۆ فستیڤالەکە و کەشێکی ئارام لەگەڵ خاو خێزانتان بەسەر بەرەنجامانەکە منیشکەوت و ئەگەڕێمەوە ستۆدیۆ بەلای هاوڕێیانم هیوادارم کاتێکی خۆش بەسەر